والله لما في روزا درود وصلاة ونبوجاني باش في غمص صلى الله عليه وسلم اللهم صل على محمد وعلى آل محمد والله راسي أوي ئێمە بمانەوێت لە مانگە زیندووکردنەوەی سونەتەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شوێن کەوتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم پێغەمبەر صلی الله علیه وسلم چی کردووە چۆن ئێمە چۆن ئەڵێن پێغەمبەرمان خۆشەوێ خۆشەویستی پێغەمبەر صلی الله علیه وسلم خوای گەورە فەرمێ قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ئێوە ئەگەر ڕازەکەن ئەڵێن ئێوە ئەگەرن ڕاستەکەنانە ئێمە خوامان خۆشەیە ئێوە شوێن من کەون هەتا خوای گەورەش ئێوە خۆش بێ درود و سەلام بۆ گیانی پاکی پێغەمبەر صلی الله علیه وسلم لەم میادە پیرۆزەدا پیرۆزبایی لە خۆمان و لە هەموو موسڵمانانی جیهانەکەین مامۆسایەکە فەرمێ مامۆسایان فەرمێ ئەگەر پێغەمبەر سەلەم کە هاتە مەدینە ئەگەر من لەوێ بوومایە فەرمێ لە پشتی دارخورمایە لە پشتی دیوارێک لە شوێنەکە خۆمە شاردەوە چکە ئەوە نەگوناهبارم بەخوا نەمەتوانی بچمە خزمەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگەر تۆ لە مەدینە بوویتە لەو کاتە کە لە قوبا ڕۆ کاتە ناو شاری مەدینە چیتە کرد چیتەوە والله چیمە کرد والله جا خۆ لە خۆشەویستی وازم شارەکەی مەحوێ فەرمێ ئەگەر هاتی دایە ناو مەدینە ئەیگوت غەریبی تازە هاتوو ئەیگوت ئەمە پێغەمبەرستانە ئەوەنگە بە نوری بەعکسی نوری پێغەمبەر ئەوەندە من و عەکیز بوون غەریبی تازە هاتوو ئەیگوت ئەمە پێغەمبەرستانە بەڕاستی ئەنی تۆ لێ بوویدا چی ینی لەوە خۆشتر هەبوو چی لەوە خۆشتر بێ تۆ شوێن کەوتەی پێغەمبەری بە دیداری پێغەمبەر شاد بی صلی الله علیه وسلم ڕۆژانە ئەگەر سڵاواتی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چنێ دڵت پێ خۆشە چنێ هەستەکەی ناڕەحەتەکانی ژیان مشکلەکانە حەلەبێ پێش ئەجرە قیامەتێک بەڵێ والله زۆر دڵخۆشم من جاری وا هەیە بەیانیان کە لە مزگەوت دەگەڕێمەوە هەر خۆم ئەڵێم سەلام عەلەیکم یا ڕەسوول الله صلی الله علیه وسلم زۆر خۆشحاڵم کە سڵاوات لەسەر پێغەمبەرم دڵخۆشم زۆر